سەبارەت بە تێپەڕبوونی 76 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز چیاهەرکی ئەندامی کۆمیتەی ناودی پارتی دیموکراتی کوردستان و یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە هەولێر. بەڕێز چیاهەرکی سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. ضرورەتی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لەو کاتەدا چی بوو؟ ئەم کاتتان باش. لە سەرەتادا پیرۆزبای خۆم لەگەڵی کوردستان دەکەم بۆ ئەم ڕۆژە تاریخە و پڕ شکۆیە و 7 ساڵ تەمەنی مۆمی جەنابی سەرۆک بارزانی پیرۆز دەکەم. هیوای تەمەن درێژوی لە 6 ساغی بۆ دەخوازم و پیرۆزبای لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان و کادیران و هەواداران و ئەندامانی پارتیمان دەکەم. پارتیمان لەو تاریخی لە 16 ئاوی 1946 کە دامەزرا بە ڕەبەراتی بارزانی نەمرو بە قۆناغێکی پرشکۆ و خۆت پرسەروەری دادەندرێت. پارتی لە کاتی دامەزراندنیدا تاکو ئێستا زۆر قوربانی داوە و زۆر شۆڕشی کردووە و لە پێناو دەستێنانی قاوارەی هەرێمی کوردستان و مافەکانی ڕەوای کوردستان کە بەدەست بێنن. بۆ ئەم مەبەستەش پیرۆزبای خۆم ئاراستەی هەموو گەلی کوردستان دەکەم و وەڵە گشت کادیرانی و هەواداران و لایەنگرانی پارتیمان دەکەم لە ڕۆژە پیرۆزەدا. بەڵێ، جیاوازی پارتی چییە لەگەڵ هەر پارت و حزب و لایەنێکی سیاسی دیکە؟ جیاوازی پارتی لەوەندایە کە پارتی بە شەنازیەوە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی قوارەی خۆی بە خاوەن و قوارەی کوردستان زانیوە، خۆی بە خاوەن و پارێزەری ئەم قوارەیە زانیوە و تەنانەت بۆ پاراستنی ئەم قوارەیە چەندین شۆڕش و قوربانی داوە و لە سەرەتای دروستبوونی پارتیەوە تاکو ئێستا پارتی وەکو هێزی یەکەمی کوردستان و حزبی سیاسی گەورەی عێراق بە پرسیارەتی مێژووی خۆی هەلگرتووە و خۆت ئەم بارە قورسەی لەسەرشان هەلگرتووە و بۆ بەدەستێنانی مەفەکانی ڕەوای گەڵانی کوردستان. بۆیە پارتیمان خۆی لەم بەرپرسارەتی ڕاناکات و وەکو لایەنەکانی تری کوردستان. بۆیە ناکرێت تاکلایەنانەش ئێمە بچین لەگەڵانە سیاسەکانی کوردستان گفتوگۆ بکەین. بۆ پارتیمان هەمیشە خۆی بە خاوەن و خۆی بە هێزی ڕقەمیەکی قاواری هەرێمی کوردستان زانیوە و هەر دەمێنێتەوە و هەر کوردستان دەپارێزێت. بەڵام پێتانوانی هەندێک کاتە و گەورەی پارتی پێویستەوە بکات کە شەڕی یەکدەنگی و کۆدەنگی نێوماڵی کورد بکات؟ پارتی هەمیشە دەستپێشخەر بووە بۆ یەکدەنگی، بۆ دەستپێشخەر بووە بۆ یەکڕێزی سیاسی کوردستان و دەستی ئاشتیشی درێژ کردووە. تەنانەت لە چەند ڕۆژی ڕابردووشدا سەردانی وەفدی پارتیمان بۆ لایەنە سیاسەکانی کوردستان و لایەنە سیاسەکانی عێراقیش کە لە بەغدا بینیتانە سەردانیان کردووە و هەمیشە لەگەڵ ئەوەیە کە یەکڕێزی قەوارەی هەرێمی کوردستان بپارێزیتن و کۆدەنگی و یەکدەنگ بن و بۆ ئەوەی کە مافەکانی هەرێمی کوردستان لە بەغدا بەدەست بێنێت. بەڵام بەداخەوە لەم کات و ساتەدا پاڵپشتی پارتی ناکرێت. ئەمەش ڕوون و ئاشکرا کە پارتی هەمیشە بەرەنگاری ئەو هەم ئاڵنکاریانە بۆتەوە ئەگەر بەتەنهاش لە ساحەکەدا مابێت. بەڵێ، بەڕێز چیاکوتووە ساڵیت کە پاڵپشتی پارتی ناکرێت، هەندێک جار نەک پاڵپشتی ناکرێت دژایەتیشەکرێت، هەندێک جار لە ئاستی ناوخۆ، هەندێک جار لەسەر ئاستی هەرێمیش. بەڵام 77 ساڵان پارتە بەهێزتر و بەهێزترە بێ و لایەنگری زیاترە بێ. هۆکاری ئەمە چی؟ هۆکاری ئەمەش پارتی هەلە کاتی دروستبوونەوە تاکو ئێستا لەسەر دادپەروەری و نوێبوونەوە و پێکەوەژیان و ئاشتیخوازی دیموکراسی دامەزراوە. بۆیە پارتی خاوەنی بیرۆکەی نەتەوەییە لە کوردستاندا کە ڕێبازی بارزانی ڕێبازی کوردایەتی و پێکوەژیان و هەماهەنگیە. بۆیە پارتیمان هەمیشە داکۆکی کارێکی سەرسەخت بووە بۆ بەدیهێنانی مافەکانی ڕەوای گەلی کوردستان و گەڵانی کوردستان. بەڵام بەداخەوە لایەنە سیاسەکانی تر
بۆ دەرچوون یاخود بۆ پیادەکردنی سیاسەتی دەوڵەتانی ئەقلیمی کە دەرەکی کە کاریان لەسەر کراوە بۆیە نەیانتوانیوە وەکو یەک دەنگ و یەک ڕنگ لەگەڵ پارتیمان بنووە پاڵپشتی لە پارتیمان بکەن. بەداخەوە دەبینین کە لایەنەکانی تری سیاسی بە تایبەتی هەندێک لایەن هەن کە شریکی پارتین و لە لایەکیشدا کە ئۆپۆزیسیۆنە لە دەرەوەدا هەنی زۆر سەیرە لەم کات و ساتەدا کە کوردستان پێویستی بە یەک ڕەنگی و یەک دەنگی هەیە بەڵام هەوڵ نادەن بێنە پێشەوە لەگەڵ پارتیمان بەیەکەوە بتوانن قەوارەی سەربەخۆی کوردستان بپارێزن. بە شانازیشەوە پارتی هەمیشە خۆی بە حزبی سەرەکی داناوە لە هەرێمی کوردستان و ئەم حزبی پارتیمان هەر بە ڕقەمەکیش دەمێنێتەوە لەسەر ئاستی عێراقیش. بەڵێ بەڕاستیە بێگومان هەر پارتێک هەر حزبێکی سیاسی هەر شوێنێکی دنیا بێت بە جەماوەڕەکەیەوە بەهێزە بە لایەنگرەکانیەوە بە ئەندامەکانیەوە بەهێزە. بەڵام ئێستا لێرە و لەوێ زۆرە بینم ئەبیستم کە بەشێک لە کادرانی پارتی دیموکراتی کوردستان لە حزبەکان نیگەرانن. ئەمە واقعە ناتوانانی بڵێن وانە و دەڵێن پچڕانێک هەیە لە نێوان قیادە و قاعدەی پارتی. ئەمە بۆ وایە وە چارەسەر چییە؟ لە ڕاستیدا کەم و کورتی هەر دەبێت لە هەموو ئیشکردنەکە داخولە لە بواری سیاسەدا بەڵام لە پاش بەستنی کۆنگرێ چواردەی پارتی دیموکراتی کوردستان و ئەو بەرنامەی کە لە پەیڕووی پرۆگرامی پارتیدا هەنوو و ئەو ڕێنمای جەناوی سەرۆک کە درام بە ئێمە بەڕاستی لە پاش کۆنگرێ چواردەی پارتیمان ئێمە ڕژاوینیتە ناو خەڵک و جەماوەر و کادیرانی خۆمان و ئیشەکانی خۆمان زۆر بە بەرنامە ڕێژی و یاخود زۆر بە ڕێکوپێکی و ئەنجامی دەدەین. لەم 7 مانگە 8 مانگە کە دەست بەکار بووینە لە پاش کۆنگرێ چواردە پارتیمان ڕنگدانەوەیەکی دیارە لە بەرچاو لە ناو جەماوەری خەڵکدا خەڵک ئێمە بووینە پردێک بۆ گەیاندنی داواکاریەکانی خەڵک ئێمە لە ناو خەڵکی خۆمانی لە ناو جەماوەری خۆماندان کادیران حەقی خۆیان کە گلەیە بکەن بەڵام وا هەوڵێکی جدیمانداوە هەوڵیش بەرداوامین بۆ چارەسەری ئەو گرفتانە کە هەیە لە ناو یەک ڕێزی بەڵام پارتیمان هەمیشە جەنابی سەرۆک بەڕابەر و بە قیادی خۆی داناوەوە و ئەو مەرکێزێتێکە لە ناو پارتیدا هەیە و ئەو یەک دەنگە و یەک ڕێخستنێکە لە ناو پارتیدا هەیە و ئەو یەک لانەی لە ناو پارتیدا هەیە لە هیچ حزبێکی تری کوردستان و عێراقیش تەنانە نابینم. بەڵێ بەڕێزی هەرکی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە هەولێر سپاس بۆ بەشداریتان.